ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوری بەرنامەکەمان هاوکاتە لەگەڵ یادەکانی ئادار و نەورۆز. پێمان خۆشە کە پرسی یادەکانی ئادار و نەورۆز بکەینە تەوەرێکی گفتوگۆی بەرنامەی ڕاڤە بە میوانداری بەڕێزان و خۆشەویستان مەوسا کەمال ڕەوف هەنجیرە هونەرمەند و کاکاوە شێخ سەلام نووسەر و شاعیر. هاوڕێن بەخێر بێن و خۆشحاڵم. زۆر سوپاس درێ ڕێزمانی. مامۆسایان پرسی یادەکانی ئادار و نەورۆز و لەم بەهاری 2023 پێمان خۆشە جارێکی تر بگەڕێنەوە بۆ ناو دنیای کوردەواری و قسەکردن لەسەر مێژوو کولتور و کەڵچەر و فەرهەنگی کوردی و لێرەوە دووبارە قسەکردن لەسەر ئینتیما و پەیوەستبوونی مرۆڤی کورد، پەیوەستبوونی لە پەیوەستبوونە کۆمەڵایەتیەکانیەوە لە پەیوەستبوونی بۆ نیشتیمان و پیرۆزی و بەها نەتەوی و نیشتیمانیەکان هەموو ئەو پیرۆزیانەی کە مرۆڤی کوردیان کۆ کردوێتەوانێ. کورد بەپێی سەرچاوە مێژوویەکان یەکێکە لە نەتەوە زۆر کۆنەکانی ناوچەکە، یان یەکێکە لە نەتەوە دێرینەکانی ناوچەکە کە زۆر جار بە گەلانی ئاریایی یان بە دانیشتوانی ناوچەکانی شاخەکانی زاگرۆس کورد ناسێنراوە. مامۆسایان ئەگەر لە گفتوگویەکە پرسی دووبارە ژیاندنەوە، گەڕاندنەوە، گەشەپێدان، پەرەپێدانی ئینتیمای کوردی باس بکەین بۆ کوردستانی باس بکەین، دید و بۆچوونیەوە چییە لەوەی کە چۆن وا بکەین یان تێڕۆنینتان چێ لەم قۆناغەیە بۆ پرسی ئینتیما لەوەی کە جارێکی تر چۆن هەرێکێک لە نەتەوە زیندوەکانی دنیا جارێک تر بە خۆیان ناچنەوە و گفتوگۆی کولتور و فەرهەنگی خۆیانەکەن. ئەگەر ئێمەش وەکو میلەتێک کە تا سەرباری هەموو ئەو قەتڵ و ئام و جینۆسایدی کراوە بەرامبەرمان، سەرباریەوەی کە هەوڵ دراوە کورد لە دەروی مێژوو بهێڵدرێتەوە، بەڵام کورد داخلی مێژوو بووە، کورد هاتوتەوە ناو مێژوو. پێمان خۆشان تەورە بە ئامادەبوونی جەنابتان گفتوگۆ بکەین. مامۆستا کەمال ئەگەر لە جەنابتەوە گفتوگۆکەمان دەست پێ بکە، خوێندنەوەی تۆ بۆ ئەوەی کە ئێمە لەم چەرخە تازەیە چۆن دید و تێڕوانینی خۆمان سەبارەت بە ئینتیما بۆ نەتەوە، بۆ نیشتیمان، بۆ ژینگە، بۆ شارستانیەتێکی نوێ دەمەزەرد بکەینەوە. وڵا سوپاس بۆ جەنابت و بۆ بەرنامەکەشت و بۆ کەناڵە خۆشەویستەکەشتان. لەگەڵ ئەم برا نووسەر و ڕۆشنبیرە خۆشەویستەمان کە بانکێشتان کردوین قسە لەسەر ئەو بابەتە بکەین. تۆ کە باسی یادەکەی یاد زۆر چەمکی جیاوازی هەیە، ڕەنگە ئێمە توانای ئەوامان نەبێت لە بەرنمەیەکی ئاوا کورتبەختە هەموو بابەتەکان بور و ژێنێن. جارێ لەوانە بابەتی مێژوویە، لە یادا تۆ دەبێ هەمیشە مێژوو لە بەرچاو بێ. لە بەرچاوگرتنی مێژوو معناوی دووپاتبوونەوەی بوونە. ئەو بوونە ئێمە کە سەیری دەکەین وەکو نەتەوەیەک سیرەکەین، وەکو گەلێکی ڕۆژهەڵاتی سیرەکەین، وەکو گەلێکە پڕە لە ئازار و ئەشکەنجە و پەیوەندی کۆمەڵایەتەکان و پەیوەندی لەگەڵ سروشتا و پەیوەندی لەگەڵ مرۆڤەکان و پەیوەندی هەموو ئەو پەیوەندیانەی کە کاریگەرن لەسەر دروستنی تاک و کۆمەلگا بە شێوەیەکی گشتی. ئێمە قسەمان لەسەر کورتبوونمانە بەر لە هەموو شتێک. ئینتیمایەکی نیشتیمانی، ئینتیمایەکی نەتەوەیی لەگەڵ ئەم یادە پیرۆزەیە. بۆ پیرۆزە، پیرۆزکردنی هەر ڕۆژێک لەگەڵ پیرۆزی قبولی کۆمەلگایە. ئێمە لە دێر زەمانەوە لایەنە مێژوەکەی کە لە چوە هاتوو لە چۆن هاتوو وشەی نەورۆز باجێڵین بۆ کەسانی پسپۆڕ و شارەزا لە مێژوو ناسان کە کۆمەڵێکی باشمان هەیە، دەتوانن جەنابتان بانگهێشتیان بکەن لەو ڕۆوە قسەی لەسەر بکرێن. بەڵام کە دێنە سەریاد ماناوەیە گەڕانەوەیە جارێکیکە، گەڕانەوەیە بەسەر هەموو ئەو ڕووداوانەی کە هەندێک جار ئێمە لەگەڵیا دەگونجین، هەندێک جاریش ئێمە خەمبارەکە لێی ئەتەرەچین. لەم نەورۆزای ئێمە کارەساتی زۆرمان بەسەرەوە بەر لەوەی کەوا ئێمە خۆشگوزەرانین، ڕەنگاڵی نیشتیمان و وڵات و کەسایەتیەکان و تێکەڵبوونی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی لەگەڵ سروشتا، ئەمە بابەتێکی تری ئەرێنیە. بەڵام نەرێنیەکانی ئەم فترە زەمەنیە، ئەم کەژە کە بابڕێن بە بەهارەوە دەست پێەکە، ئێمە مەرگەساتمان زۆرە. ئەگەر چی چەند ڕۆژێ پێش دەستپێکردنی وەرزەکە هەتاوەکو بەردەوامی وەرزەکەش لە یادی نەکەین. ئەو ڕووداوانە کاریگەریان لەسەر بوونمان هەیە. کاریگەریەکەی لەسەر بە ئیجابێت بوونی بارودۆخی گشتی نەورۆز هەیە. نەورۆز ژیانەوەیە، نەورۆز دروست بوونەوەیە، نەورۆز دەست لە ملکردن لەگەڵ سروشتایە.
ئاشبوونەوەیە ژینگە پەرستیە لە دێر زەمانەوە ئێمە کە مناڵێکی لا دێبووین چاوانە جێڕا بە شاخەکانە دایان و ئاگر لەو شێوە مەکەنەوە بۆ لەبەرەوە کەوا ڕەنگە دەوروبەرەکەی زیان بگەێنێ بە دارستانەکان بۆ دارانێک کە نزیکن لی بڕۆن لە شوێنێکەوە چەماوی بێ بچون بۆ شوێنانێکەوە با بڵێن بەرد و خاکەکەی زیاتر دیارە لەوەی کەوا دارستان لێ ئێمە هەمیشە ژینگەمان پاراستووە مەسەنەن لە بینی ئاهلی گوندەکەیە دابش کراوە بینی خۆیانە کە پێی وترا قەدەغا سێری کە ژینگە پارێزی لەکوێی کووردا بووە لەکوێی زانستێکیشا بووە بە زانست نەکراوە دواتر بە زانست کراوە ئێمە هەر لەگەڵ سروشتا ڕێک بووین مرۆڤی کورد و ژینگەکەی دەستنم لام بوون ئەمە خۆشەویستیی وڵاتە خۆشەویستیی بوونتە خۆشەویستیی مانتەوە لەگەڵ خاکە ئەو دەمەی کە هەروە ورتر سێریکەین هەر لەم وەرزانەیە بووە کە جووتیان لە خاک کرد من ئەگەر مامۆستا بم ئەگەر خاوەنی تەکسێ بم لە هەر شارێ لە شارەکان لەم کوردستانە لەم عێراقا مامۆستا بم یان سایق تەکسی بم خەڵکی ئەوێم و ئیشەکەم ڕوا بەڵام کە جووتیار بووم ئەگەر لە خاکەمدا بڕێم ماناوێ ئینتیمان نامێنێ خۆشەویستیم بۆ وڵات نامێنێ وڵاتەکەم بەرەوە ناوچوونەچێ لەبەرەوە ئەو ئینتیمایە ئەگەر بە بوونی مادی نەمایەوە ئەبێت بە بوونی ڕۆحی دروست بێت ئێمە زۆری نەمان ڕەنگە منداڵمان هەبێت کەسمان هەبێت لە دەروی وڵاتە ئێستا ئەو ئینتیما خۆشەویستی بۆ وڵات و جایش کش داشکانەوە بەسەر ئەو بارودۆخی کە لە کوردستانە هەیە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی مێژووی لە ڕووی سیاسی ئەوەندە ئێمە بە پەرۆش نین کە تیاژین چونکە ئەوان لە دەرۆ زیاتر ئێمە ئابینن ئەوان دو سۆزانەتر ئەڕوانە ئەو ڕوانگانی کەوە پەیوەستن بە مانۆی ناسیۆنالیزمی نەتەوەی خۆیان پەیوەستن بە ئەو شناسی کەوە ئەوان خۆشیان هەمیشە ئیفتیخاری پێوەکەن دەڵێ من کوردم ئەوسا ئەڵمانیم دەڵێ من کوردم ئەوسا بەریتانیم دەڵێ من کوردم ئەوسا چە ئەو ڕوحێتە بەرزە لە چیەوەیە لەو ئیتنیەوەیە کە لە کۆمەڵێ ڕەگەزەوەیە کە کۆی کردوینەتەوە بەیەکەوە ئەوان نەی کوشتونتیایە مانەیەوە داچۆڕاتەوە ناو ڕوحمان لە ڕوحەوە ئێمە ئینتیمامان هەیە لە ڕوحەوە ئێمە خۆشەویستیمان هەیە تۆ کۆمەڵێ دیاردەی ناسروشتی کۆمەڵایەتی و سیاسی کە ڕوو ئەدا ئەبێ بەهۆی ئەوەی کەوا ئەتەرەچین لەو ڕوحێتەی خۆمان بۆ فترە زەمانێک دامانە چۆڕن لەو ئینتیما خۆشەویستیە لەو ڕوحێتە بەرزەیکەوە هەمیشە جیل بە جیلمانەوەی ئێمەی پێ پەیوەستە ئەمە کە ئێمە یادەکەینەوە یادی مێژووکە ئەکەینەوە لەلایەک یادی کارەستاتەکانەکەین یادی خۆشیەکان بەڵام چاویشمان لەوە بێ چۆن ئێمە بتوانین لەگەڵ سروشتی ئەوڕۆ لەگەڵ ژیان گشتی ئەوڕۆیە بیگونجێنین ئەو یادە ئاوا پیرۆزە من وەکو نەرمەندێ کە باسی یادەکەی هەمیشە من ساڵانێکم بیر دەکەوێتەوە دەمانێکی کە کاتێک کە شۆڕشی کورد بەیاننامەی 11 ئازاری بەدەستهێنا منەوسا سەرەتای لاویم بوو ئەتوانم بڵێم ئەوەندە دەڵێن تازەمووی دەرکردووە تەمەنێکی کەمەم هەبوو بەڵام خۆشترین ڕۆژانی ژیانمان ئەو ڕۆژانە بوو کە ئەو یادی نەورۆز و ڕێکەوتنامەی 11 ئازار و ئاهەنگگێڕانێکی زۆر بە سەلیقە بوو ئاهەنگگێڕانێک هەموو جۆرە کەسەکانی کۆوە کردەوە هەموو جۆرە هونەرەکان بەشداریان تیا کرد لە هەڵپەرچێ داکەوتەیەکی مێژوویە داکەوتەیەکی کەلتوری کۆمەلگاییە ئەمە ئەبێ وریای بین گۆرانی وتن داهێنانێکی کەلتوریە و زۆر لێکەوتەی تریشی تایە کە لە هوشیاربەندی تاکەکانەوەیە ئەجا هوەری دراما با بڵێن شانۆی تا پێشکەشە کرا و بگرە هەتاوکو دەچوو ئەوەی کەوا بابەتی بەخشین و بابەتی یەکتر ناسین و بابەتی چوونە دەرەوە بۆ لەگەڵ سروشتا و گونجانن لەگەڵ سروش و پارێزگاریکردنی سروشت و ئیدی ئەو کاتت و هەستت دەکرد دەگەر میوانێکرد نەبێ تۆ کەمتەر خەمی لەگەڵ ڕوحێتی بەرزی خۆتە هەمیشە پێت خۆش بۆ کە تۆ میواندارێتی بکەیت لەو وەرزەیە کە پیشانی بیتە چۆن گەورەی چەند دڵکراوەی چەند خۆشەویستی لەگەڵ خۆتە لەگەڵ ژیانی ئینسانیتە لەگەڵ کوردایەتیتە لەگەڵ نەتەوایەتیتە ئەم ئینتیمایە بوونە پەیوەستە بە ڕوحی تاکەوە چەندێک دەتوانی پارێزگای لەو کاتانی کە تۆ لەژێر کۆمەڵێت چەرمەسەری و جێرە و کێشابی ئەو دەما تۆ زیاتر خۆڕاگری بۆ ئێماوانی کە چونێتە بەر پەتی سێدارە
دەبینین چ وتارێکیان هەموو زۆرن ئەوانەی کە وتاریانە بۆ ئەوانەی کە لە زیندانەکان بوون دەبێت چ شعرێکی بەرزیان وتبێ زۆرن لەو شاعیرانە لەو پیاوە جوانانیکەوە ئەو شعرانیان وتۆ تا ئەوڕۆ ئێمە لە بەرمانە ئەو وەسیەتانی کە کردویانە شاعیران کە لە زیندانەوە کە ئەنزانی بەرەو نەمان دەچن چیان تۆ بە مناڵەکانیان چیان جێشتۆ بۆ مناڵەکانیان ژیانیان پەخش کردووە لە پێناوی بابەتێکی ئینتیمایی ڕوحیە کە بابەتی نەتەوەییە نیشتیمانیە با بڕوێن ورتری کەینەوە ناسیۆنالیزمیە ئێمە پێویستمان بەوەیە ئەو کەمتەرخەمیانە پڕکەینەوە بە درێژە پێدانی ئەو زنجیرە خۆشەویستی کە باب و باپیرانمان هەیان بووە و لە پێنێنشی ئێمە شۆڕشمان کردووە لە پێناوی بەرجەستەکردنی هەموو ئەو داخوازە ڕوحیانە کە ئینتیمایە بەر لە هەموو شتێ ئیمتیازی ماڵی نییە ئیمتیازی سەرۆت و سامان نییە ئیمتیازی شەهادە و پێگەشتن و پلەپایە نییە ئەمانە دەستکەوتێکی تاچین بەڵام تۆ شتێکی گشتگیریت هەیە کە ڕەگەزی کۆ کردوێتەوە لە زمانتەوەی لە خاکتەوەی لە مێژووتەوەی لە کۆمەڵی کەلچەری ترەوەی کە هەمووی پێکەوە تۆ ئەکا بە مرۆڤێکی کامڵ ئەگەر تۆ ئینتیمایەکی نەتەوەیت نەبێ مرۆڤێکی کامڵ نابی بۆ مرۆڤی کە لە ناو کۆمەڵگایەکی بەرفراوانترە کە تۆ ڕەوشت هەبێ ڕۆڵت هەبێ ناتوانانی ئەوە ڕای منە تا کاکەوە بەشداری گفتوگۆکەمان بکە و لەسەر تەورەکە چیت هەیە سواس دەکەم خۆشحاڵم بەڕاستی لە تەلەڤیزیۆنێکی ئێوە تەلەڤیزیۆنێکی جوانە و لە خزمەتی کاک شێخ کەمال من گەورەی منێکە گەوری بێگومان کە شێخ کەمال زۆر باسی لە ئەو پێکەوەی بەستەوە هەم مێژوو هەم ئێستای پێکەوە بەستەوە تقریبان هەندێک لە شۆڕش و ئەوەشی تێکەڵ کرد ئێستا ئەمە لە سەردەمێکیان سەردەمی عەولەمەیە تقریبان ئەوانەی کە دژی بیرینەتەوەین ئەوانەی دژی ناسیۆنالیزمن ئەوانەی دژی پیرۆزیەکانی نەتەوەی کوردن قسەیەکیان هەیە ئەڵەن خەڵک لەم سەردەمی عەولەمەیە و جیهانگیری و جیهان بوو بە دەیەکی پچکۆلە بەڵام هەندێک کەس هەن کە ئێستا گەڕێنەوە یانوێت دەوڵەتی نەتەوەیی دروست بکەن یعنی ئەمە تقریبان بە شێوەیەک بە گاڵتە ئامێزی بە تەنزەوە ئەمە ئاڵێن بەڵام ئەمە ڕاستیەکە نییە ڕاستیەکە ئەوەیە کە هەموو نەتەوەیەک مافی خۆیەتی تایبەتمەندیەکانی خۆی پیرۆزیەکانی خۆی باگراوندەکەی خۆی کۆ بکاتەوە و خۆی لەسەر بنیاد بنێەوە هەموو ئەو دەوڵەتانەی کە ئێستا لەسەر گۆی زەوی هەن هەموو ئەو دەوڵەتانە بێجگەل لە ئەمریکا لەسەر ئەو کللتورە دروست بوون لەسەر جیاوازەکانی خۆیان وەکو نەتەوە پێناسی خۆیان کردووە و ئەو نەتەوەیە هاتووە پیرۆزیەکانی خۆی کللتورەکەی خۆی کۆ کردوێتەوە و خۆی لەسەر بنیاد ناوە و خۆشەویستی بە دروست کردووە و ئینتیمایەکی زۆر بەهێزی لە بینی تاکی ئێستای هەموو نەتەوەکان تاکی ئێستا لەگەڵ ڕابردوو چونکی ڕەگەز بنچێنەیەکی ئەساسی ناسیۆنالیزمە یانی تۆ ئەگەر ڕەگەز پتە نەبێ ڕەگەز بەهێز نەبێ و یەکگرتوو نەبێ تۆ ناتوانانی نەتەوەیەک ئێستا بەڵێ ینی ئەوە ئەمریکا شازە ینی شتێکە جیاوازە لە کۆی مرۆڤایەتی ئەمریکا نەتەوەیەکی فرە کەڵچەرە و فرە ڕەگەزە و فرە ئاینە و فرە ئەنتی و فرە ئەوەیە ئەمە بەڵام ئەوە بۆ ئەمریکا گونجاوە ڕەنگە بۆ خەڵکی تر نەگونجێ بەهەرحاڵ من حەزەکەم بچمەوە سەر بیرەنەتەوەیەکەی ئێمە ڕابردوەکەی ئێمە ڕەگەزی ئێمە لێرە ئێمە نەتەوەیەکی کۆنین بەڕاستی کورد نەتەوەیەکی تازە نییە زۆر جار قساکرێت لەسەروەی کە بەدەم دەوڵەتمان نییە ڕژبینیەک هەیە کە سەربەز ڕژبینیەک هەیە زۆربەی ڕاگەیاندنەکان و سوۆشیال میدیاش خەڵکی تێکەوتووە کە بێ سنوور قساکە بێپەردە ینی هیچ سانسۆرێکی لەسەر نییە لە ماڵی خۆی دانیشتووە شایندایە بە ئارەزەی خۆی قسە فڕێە و سوکایەتی بە پیرۆزیەکانی نەتەوەکە سوکایەتی بە دەستکەوتەکانەکە سوکایەتی بە سەرکردەکانەکە سوکایەتی بە نەورۆزەکە سوکایەتی بە جارێک بە ناوی دینەوە جارێک بە ناوی سۆشیالیزمەوە یعنی ئەمانە هاتوون ئەمە پیرۆزانی ئێمان خستوتە ژێر پرسیار و ئەوە بەڵام من پێویستیمان بەوە هەیە کە ئێمە لە سەرەتایی دروستبوونی دەوڵەتی نەتەوە یان ئامانجەکەمانەوەیە ئەوە لە سەرەتا ئەوەن کە شتێک بۆ خۆمان زیندوو بکەینەوە ئەبووە با من وەکو ڕەخنەیەکیش بێڵێم ئەمە بووە ئەم فترەی 30 ساڵە دەسەڵاتی کوردیە 31 ساڵی دەسەڵاتی کوردیە بەڕاستی زۆر ئیشی لەسەر کەڵچەر بکردایە ئێمە بۆ نمونە نەورۆز ئێستا گەر کۆمەڵی مێژونوس کۆ بکەیتەوە هەر یەکە و باگراوندی نەورۆز بۆ شتێکە ژێڕێتەوە بەڵام لە ئەساسا نەورۆز کوردیە ینی ئەمە لەسەر نەورۆز ئەوە دوێنێ چوار شەیدمانیە
ڕۆژاوای کوردستان یعنی ئەمە دیارە ئەمە لە بەگراوندی ئێمەیە لە زهنی ئێمەیە لە پشتی ئێمەیە ئەمە شتێک لەسەر نەورۆز هەیە بۆیە ئەم خۆشەویستیان بۆ نەورۆز هەیە ینی ئێستاگەر عەرەبێک لە عێراقا یان تورکێک لە تورکیا ئەو خۆشەویستیە بۆ نەورۆز نییە بۆ چونکی مێژووی لەگەڵیان نییە ڕابردووی لە کەڵچەریان نییە ینی لە نووسینەکانیان لە فەرهەنگیان لە کتێبیان لە شعریان لە داستانەکانیان لە ڕۆمانەکانی ینی ئاماژەیەک بۆ نەورۆز نییە بەڵاموانەی ئێمە کە خوێنیتەوە مێژووی خۆمانە خوێنیتەوە یان ئەدەبی ئێمە خوێنیتەوە سیرەکەی شتێک لە نەورۆز هەیە یانی بینی ڕووداوێک لە نەورۆزا ڕوویاوە ئەمە کاریگەریەکی ئیجابی لەسەر زهنی ئێمە دروست کردووە کە ئێمە نەتەوەیەکی جیاوازین وە جیاوازێکەش زۆر اعتیادیە چ لە ڕووی دینەوە ئەگەر تەماشای بکەی خوا لە قورئانە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وجعلناكم شعوبا وقبائلا لتعارفوا يعني جوازي من كردم تو تركي أو عربة أو فارسة أو هاتشان فارسيش برا من رقاكي كردة بشكل لكرد فارس بارم بهر حال استخوي بجابينه ئەویش ئازادی خۆی هەیە توانێت خۆی بەجێ ببینێ بەڵام ئێمە ئیشمان لەسەر ئەو باگراوندی خۆمان بەداخەوە نەکردووە مێژووی خۆمان ساغ نەکردوێتەوە کە ڕێگا زۆرە ئێمە مێژووی خۆمانی پێ ساغ بکەینەوە وە شتێک هەیە کە ساغ نەکردنەوەی مێژوو ڕەنگە ئەو عوقدەیە نەبێت کە ئێستا زۆر قسەی لەسەرەکرێ ئەنی ئەتوانرێت هەمومان لەسەر شتێک ڕێک بکەوین لەسەر ئەوەی کە هەمانە ڕێک بکەوین لەسەر ئەو ئەشکەوتانەی کە ئیسپاتی ئەوەکە کە ئەمە حەزارەتێکی تیا بووە ڕێک بکەوین بڵێن ئەمە مەسەرەن ئەشکەوتی قسقاپان ئەشکەوتی ئێمە ئەشکەوتێکمان هەیە لای خۆمان کوڕکچانی پێڵێن ینی ئەوە پێ دەڵێ کە ئەمە لێرە حەزارەتێک هەبوو ینی کەسێک هەبووە توانێتی ئەم شاخە کا بۆ هۆدۆ هێوانێک وتیایە بژی دیارە ئەمە مەسەرەن ئەشکەوتی قەڵایەک هەیە لە خوارچەمی ڕێزانەوە جوڵندی يعني ئەوە سیرەکەی ژیان لەوێ هەبوو مەسەرەن قەڵای هەولێر ینی ئەوە قەڵای کەرکووک ینی هەموو کوردستان قەڵاکانی مەردین یعنی ئەگەر تۆ تەماشا بکەی ئەو شارە هەمووی قەڵایە هەموو ماڵی قەڵایەکی هەبووە ئەمە هەن حازرن ینی ئێمە توانین ئەوانە زیندوو بکەینەوە قسەی لەسەر بکەین و ساغی بکەینەوە ئایا ئەوانە کوردی تیاژیاوە ئەگەر کوردی تیاژیاوە کەواتە ئێمە خاوەنی باگراوندێکی دوورین ئەگەر کوردی تیانە ژیاوە کێی تیاژیاوە با بێ بڵین کێ ئەمە کە لێرە ژیاوە من دڵنیام کوردی تیاژیاوە کورد خاوەنی حەزارەتێکی کۆنە بەڵام بەداخەوە ئێستاوە قسەی زۆر لەسرە کە هەندێک مێژوون و زەڵێن کورد حەزارەتیشی نەبووە لەبەرەوەی نووسینی نەبووە بەڵام ئایا نووسین ئێمە هەمان بۆیان نەمان بووە پێویستیمان بە زۆرە ینی بەرنامەیەک تۆ دەستداوەتێ کاک سەربەز بەڕاستی فرەڕەهەندە ینی ئەوە نییە بتوانین لە ڕاک و کاکشە کەمال فەرمی لە بەرنمەیەکی ئەوەیە قسەی لەسەر بکەین بەڵام بە تاکید ئێمە نەتەوەیەکین هەین خاوەنی زمانی خۆمانی خاوەنی هاوڕێگەزین کورد هەمومان هاوڕێگەزین و خاوەنی خاکێکین کە لەسەری ژیاوین و بەرگریمان لێ کردو و تەسحێمان بووە و خاوەنی زمانێکی یەکگرتووین کە ئەوە بۆ ئێمە ڕەنگە زمانەکە ستاندارد نەبێ بەڵام زمانێکی یەکگرتووە هەموو کورد لە یەکتری تێگاگەر ئێمە کوردێکی قارسیان کوردێکی خانەقین دانیشین لە یەکتری تێگەین ینی ئەتوانین لە یەکتری تێبگەین ئەوە خاڵێکی ئیجابی باشە دەستان خۆش بێت بەس مامۆسایان ئەنیەوەی کە بۆ نمونە کە ئێمەی هانا قسە لەسەرم بابەتە بکەین و بیکەین بە تەوەرێک بەڕاستی یەکەم هەستیاری بابەتەکەیە لەوەی کە ئەکرێ بۆ نمونە کەناڵەکانی ڕاگەیاندن بەردەوام پرسی کورد بوون و پرسی ئینتیمای نیشتیمانی و قسەکردن لە گەڕانەوە بۆ ناو مێژوو و کولتور و فەرهەنگی کوردی بەشێکی کاری میدیا بێت و لە پاڵیشەیە کە بەشێکی کاری کۆمەڵێک توێژەر و نووسەر و مێژوو نووسە کە لەوەی کە خەڵکانی شوێنەوار ناسەوەی کە جەنابەت باست کردەوەی کە ژمارەیەکی زۆر لە قەڵا و ناوچەی ئەسەری گەورە هەیە لە کوردستان کە هەموو سەلمێنەری ئەوەن کە کوردێکێکە لە میلەتە هەرە دێرین و کۆنەکانی ناوچەکە و مێژووەکەش بە جۆر لە جۆرەکان هێشتا ئامادەیی هەیە و کاکاوە باسیەوەی کە مامۆستا لەسەرەوەی کە چۆن دەست بەوە بگرین کە هەمانە و بەلای کەم لەسەر ئەوەی کە هەمانە ڕێبکەوین ینی جۆرە لە جۆرەکان ئێستا نەغمەیەکەیە ئەوێت ئەو شتە بەها هاوبەشانی کە هەیە کە بە جۆر لە جۆرەکانی ئمە لەسەری ڕێکین لەسەری کۆی و بەهای هاوبەشی خۆمان ێزانین جۆر لە جۆرەکان نامۆبوونێک هەیە و هەندێک جاریش بەڕاستی سیاسەتێک هەیە کام کاراکە ینی ئەوەی کە کاکەوە باسی کردەوەی کە حیزبی سیاسی هەیە
بابەتی قەزیەی کوردی و کۆنبوونی مێژووی کورد و شارستانی بوونی کورد لای ئەوان ڕەنگە تەنز بێت یان جۆر لە جۆرەکان بابەتێکە شایانی بیر لێکردنەوە نییە. ئێمە چۆن جارێکتر بیر لەوە بکەینەوە یان وەکو میلەتێکی زیندوو کە ئێستا حزورێکی باشترمان لە ڕابردوو هەیە بە تایبەتی لەو 30 ساڵی ڕابردووە کورد لەسەر خاکی خۆی یان لەسەر بەشی لەسەر خاکی خۆی حکومڕانە و لە پارچەکانی تر کورد زیندوو بوونەوە و جوڵە و بزاوتێکی هەیە بزاوتی سەقافی بێ بزاوتی کولتوری بێ بزاوتی سیاسی بێ زۆر جار ئەپەڕێتەوە بۆ ناو شۆڕش و بەرخودان ینی ئێستا من هەست دەکەم دەرفەتێکی باش بێت لەوەی کە ئێمە قسە بکەین لەوەی کە مێژووی کورد کللتوری کورد دووبارە گەڕانەوەی ئەو بەها جوانانەی کە جەنابتان باستان کە بە تایبەتی لە پرسی ژینگە پارێزی و ئەو پەیوەستیە گەورەی کە مرۆڤی کورد لەگەڵ ژینگەی خۆی هەیبووە لە پاراستنی ژینگەی خۆی هەیبووە کە ڕەنگە بۆ نمونە گەر ئێمە سەیری مێژووی ئەوروپا بکەین لەو 300-400 ساڵی ڕابردوو ئەوان ئێستا زۆر ئیش لەسەر ژینگەکەن ئیش لەسەر کۆمەڵی بەهای هاوچەرخەکەن بەڵام ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ناو دنیای کۆنی کورد لە سەردەمی زەردەشتیەتە لە سەردەمی ژیان لە ناو شاخەکانی زاگرۆزە کورد بەردەوامەوەی جەنابەت باست کرد بەهاکانی پاراستووە و پەیوەستیەکی گەورەی هەبووە بە خاکەکەیەوە بە مێژۆکەیەوە بە هاوبەشەکانیەوە پرسی کۆمەڵایەتی یەکێکە لەو پرسانەی کە ئەکرێمە بۆ نمونە لە گۆشەی جیاوازە سەیریکەین هەتا ئێستا کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکە سەرباری کاریگەریەکانی جیهانگیری و تەکنۆلۆژیا تا ڕادێکی باش خەڵکی ئێمە نزیکن و ئاشتەواییەک هەیە لە ناو کۆمەڵگەی کوردستانە و قوبولکردنێکیش هەیە بە تایبەتی ئەگەرە قوبولکردن لەو ڕوانگەی پێکاتە جیاوازەکانەوە سەیریکەین ینی سیرەکەی لە کوردستان جوولەکە هەیە مەسیحی هەیە ئەرمەن هەیە لەسەر ئاستا ئاینەکەی یەزیدی و کاکەیی هەیە و خەڵکانێکی دیکە لە کوردستانە ژین ئەگەر لەم گفتوگۆکەمان بەو جۆرە درێژە پێبین بە تایبەتی پرسی پێکۆ ژیان لە کوردستان و ئەوەی کە ڕۆحیەتێکی ئاریایانە لێرە هەیە کە قوبوڵی ئەوە کات کورد لەگەڵ ئەوانی تر بژی مسلمان لەگەڵ مەسیحی و لەگەڵ ئاشووری و لەگەڵ کاکەوی یەزیدی بژی ینی لەم گۆشتەوە گەر گفتوگۆکە درێژە پێبین خوێندنەوەی جەنابتان چییە؟ زۆر سوپاس کاکە سەربەست من ڕایەکەم هەیە لەگەڵ وشیاریە تاکەکان سەرکەوتنی خۆیان بەندەکەن بە وشیاری کە پێی دەگەن یان دەستیان دەکەوێت جیهان بچووک بەتەوە گیانێکی عەولەما یەخەی هەمومان دەگرێ کاتی خۆمانی پێبەخشین گیرفانی خۆمانی بۆ بەتاڵەکەینەوە چاوی خۆمانی لەگەڵ ماندووەکەین بەڵام دەر حەق بەو هەموو بەخشینە پێویستمان بەوەیە کە ئەوەندەی لێوەرگرین کە بتوانین کەڵکی لێوەگرین و هوشیاربەندی خۆمانی لەسەر بنیاد بنین ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان ئەم هوشیاربەندیە هەندێکی لە ئەستۆی تاخۆیدایە هەندێکی لە ئەستۆی ئەندامانی خێزاندایە ئەوی دیشی جێدەمێنێتەوە بۆ شەقام لەکوێوە دەست پێکە لە قوتابخانەوە لەگەڵ یاساسازی کە دەوڵەتە لەگەڵ هەموو ئەو پێداویستیانەی کە لەگەڵ دەوڵەت و لەگەڵ ئەفرادی ئەو کۆمەڵگایە بەریەککەوتیانە بێ ئەگەر ڕێک نەخرێت ئەگەر دەستکاری نەکرێ ئەگەر تەوژمێکی تری وشیاری نەخرێتە بەر بە کامری نەخرێتە بەردەست تاکەکان ئێمە تووشی زۆر کارەساتی گەورەترە بینەوەی کە بەسەرمان هاتووە ئەوانی کە بەسەرمان هاتووە قات و قڕی بووە جینۆساید بووە ئیدی هەر تعریفێکیکەی لەسەرکرێ بەڵام کەلتورێکی داکەوتەی زۆر ترسناکی دەرەوەی بوونی کۆمەلگای کوردی ئەسەپێنرێ بەسەرمانە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی مامەڵەی بازرگانیەوە لە ڕووی ئەو کێشانی تری کە پێدرێ هەواڵگری هەموو ئەمانە دەرگایان بۆ کراوەتەوە تێکەڵ ئێمە بن تێکەڵ ئەم کەڵچەرەمان بن تێکەڵ ئەو ڕوحێتە بەرزەی تاچی کورد بن هەمومان پێویستمان بۆیە کە هوشیاربەندیکی ئەوەندەمان هەبێ زانیاریکی ئەوتۆمان لە بەردەستا بێ کە بتوانین بەرەنگاریان بینەوە گە بتوانین بەلای کەمەوە خۆپارێزیەک لە خۆمانە دروستکەین وەکو تاک کۆمەلگای کوردی ئەوڕۆ کۆمەلگایەکی بوونەوەر و ژیانەرەوەرە ئەگەر چی لە بەدەست خۆمانە بێ لە ناو کوردستان و ئەگەر چی لە دەریشەوە بێ ئاگامان لەوە بێ هەرگیز کە ئێمە قسە دەکەین
ئەوانەی دەرەوەی خۆمان لە یاد نەکەین دەرەوەی خۆمان لە سنووری کوردستانە ڕاستە ئێمە دەسەڵاتی زمان جوگرافیامان بۆ دیواریەکە کەوابوو زمان پارێزی یەکێکە لە ڕەگەزە هەرە گرنگەکانی بوون ئەوە زمانە کە سنووری بۆ دیاریەکات ئاگامان لە چەسانەوەی زمان بێ ئەمە هوشیاربەندێکی زۆر گەورەیەکە پێویستە پێمان بەڵام لەگەڵ ئەو ڕاستیشە ئەبێ ئاگامان لەوە بێ کە ئێمە کۆمەڵێکی ترمان هەیە بمانەوێ نەمانەوێ لە ناو کەلتورێک و زانستگایەکی ترا دروست بوون کە عەقڵێتیی جوانتریان پێیە هوشیاربەندیەکەی ئەوان ڕەنگە لە هەندێک کەلتور و فەرهەنگی ئێمە جیاوازی هەبێ لێکدانی ئەم دوو فەرهەنگە جیاوازە کەڵشێکی دواڕۆژیمان پێ بەخشێ زەمینەی کارمان بۆ ئەڕەخسێنێ بۆ عەقڵێکی نوێتر لە زانست بۆ عەقڵێکی نوێتر لە هەموو ئەو ئەزمونانە و تێکەڵبوون لەگەڵ کەلتوری تری جیاوازتر لەمەی کە ئێمە تیا پەروەردە بووین ئەلێرەوە ئێمە سەرەتایەک با بگەڕێنەوە بۆ ئەو بابەتی جەناب تەفەی پێکەوە ژیان لای هەمومان معلومە ئەگەر خۆمانی لێ جێل نەکەین یان لێ دوورە پەرێز نەکەین دەست بەرین بۆ زانیاریانە هەمووی لەبەردەستە ئەگە لە ئەرشیفی نێودەوڵەتانیشتانە بێ لای خۆمان هەیە ئەولادی ئێمە هوشیارە دەستیان بردووە بۆ ئەو بابەتانە ناوچەمان هەیە جۆرەها ئەدیانی تیا بووە زۆر پێکەوە ژیاون و زۆر جوانی ژیاون و خزم و خزمەتیش لە نێوانیانە دروست بووە ئاڵ و گۆڕی خۆشەویستی تەعاتف هەروەها بەخشین هەروەها ئیدی کۆمەڵشتی تری چۆن دەڵێ هاوبەشیکردنی ئاهەنگگێڕانی یەکتری ئاهەنگسازی یەکتری مناسەباتەکانیان بەیەکەوەی هوتووە ئەگەر چی هەر دینێک بێ کریستیان بێ کورد بێ یەدی بێ هەر چیەک بێ ئیسلام بێ ئیزیدی بێ هەمووی پێکەوە ژیاوە ئێمە لە تەمەنی خۆمانەکە تەمەنێکیشمان هەبێ من تەمەنێکم هێ نازان مامۆستا شێخکاوە نەمبینیەوە ئێزیدیە تێکەڵمان بێ ئێمە ڕووی کوفری لێنین ڕووی دۆستایەتی و دەستی هاوکاری و خۆشەویستیمان بۆ درێژ کردووە من لە گوندەکەی خۆمان لە هەفتاکانە یاریدەدەری دکتۆرە معاون توبیمان هەبوو ئێزیدی بووە ڕەحمەتی لێبێ دەبان دەوڵەت گرتی و فەوتانی بەڵام ڕۆژانە فەرز بوو هەرێک ماڵێ لە جوتیارێک دەبێ ئەو معاون توبیە بەرێتەوە ماڵی خۆی نانی بە ئیدی وای لێ نەهاتوە فەرز بێ بۆ بە عادەتێک کە ڕێزی لێ بژیرە غەریبە دینە وەکو ئیسلام نەبووە غەریبە هاوزمانمان بۆ شێوەی دیالکتیکەکەی جیاواز بووە نرخی ئەوەیە گیرە و ئینجا لە مناسەبەتەکانیش لە ناو شوێنی پەرزگاکانمانە کە مزگەوت بووە تەنها مزگەوتی لێ بۆ گوندەکەمان ئەویش بەشداریەکە لە مناسەبەتەکانە کە جەژنەکانە ئەلێرە من دەگەڕمەوە بۆ ڕەچەڵێکی هین کە باسی کێوەتان کرد ئێمە پارێزگاری ڕەچەڵک بکەن مسیۆلۆجیەتی هەموو گەلێک بەو ئەساڵەتەی خۆیەتی کە هەی بووە ئێمە بۆ ئیفتیخار نەکەین بەوەی کە ئێمە ئەدیانێکی سروشتیمان هەبووە بەر لەوەی کە ئیسلامی پیرۆز بێت داخڵمان بێت کە وەرمان گرتووە زۆرینەی کورد ئەو ڕۆ موسڵمانە ئیدی سنەیە شیعی گرنگ نییە گرنگەوەی بڕواایشی بە تاخوایی و تاکیلایی هەیە بەڵام ئایا ئێمە بەر لەوە شتی تری سروشتیمان نەبوو ئەدیانی سروشتی با سەماوی نەبوو با کتابی مقەدەسمان نەبوو بێت بەڵام ئێزیدیەکان کۆمەڵی بابەتی زۆر گرنگیان هەیە هیچی لە ڕووی شارستانیەوە لە جەژنەکانی دیۆنۆسیۆسی گریکەکان لە یۆنان کەمتر نەبووە هیچی لە فەراعینەکان لە قاهرە و لە میسر کەمتر نەبووە لە قبتیەکان کەمتر نەبووە لەوێ بۆ یەکێ نمونە لەوانە کە ئەلیاسە و ئۆدیزە کە هۆمیرۆس نووسیوێتی ئەی ئێمە داستانی گەنمی ئێزیدیەکانمان نییە کە ئەشعارێکی میلی دینی ئێزیدیەکانە کە پشت تا پشت تا ئێستا ماوەتەوە کە ئەتوانرێ هەموو ڕەگەزێکی ئینسانی تایە بە ژینگە پارێزیەوە بە خۆشەویستی وڵاتەوە بە خۆشەویستی کۆمەلگا بە گشتیەوە بە خۆشەویستی ئەو سامانە سروشتەی کە خوا خوڵقانەتی لە ڕۆژە لە خۆرە لە ئاوە لە تیشکە لە هەموو شتەکانی تیاکۆ بۆتەوە ئەوەیەکی لە نووسەرە باشەکانی دکتۆر خەلیل جوندی کە خۆی ئێزیدیە لە ئەڵمانیا دکتۆراکەیەنە کە باسی تڕۆحەکەی ئەوەیە لەسەر داستانی گەنمە ئەساڵەتی ئەشعاری ئێزیدیەکانە من بۆ خۆم یەکێ لەوانەیە کە بە سیمینارە لە بەرلین پێشکەشم کردووە کە ئێمە درامامان هەیە
لەو میسۆلۆجیە کوردیەوەیە سەرەتایەکی درامایە وەلەو مامۆستای تری بەڕێزی گەورەتر لە من لە پێشتر هەیە کە کۆتەڵ وەکو دیادەیەکی مەرگەساتی گەرمیان هێناوێتەوە چکە ئێمەش دەزانین کە چەرمۆ یەکەمین گوندی شارستانی بۆ کە کۆمەڵشتی تیا دۆزراوت ئەمە کە ئێماڵێن ئەگەڕێن بۆ سەر ڕەچەڵێکی خۆمان چۆن بتوانین زیندویان بکەینەوە ئەمە ڕەنگە ئیشی ئێمە نەبێ بەڵام وەکو زانستێ پێویستمان پێێتی بۆ وشاربەندی خۆمان کە ئێمە ئیفتیخار بکەین بە خۆمان ئیفتیخارەکەمان لەسەر ئەو نییە کە ئێمە ناسیۆنالیسمێکی فاشیزمیان نەبین فەرمو ئەم هەموو قات و قڕێ کرا و بەرامبەر بە ئێمە لێبوردی بووین هەمومان ڕاپەڕینەکەمان لە بیر ئەگەر بەشداریش نەبوو بێتینە دووری شۆیان بۆیان جێڕایان تۆ تەمەمان تیا بووین بەشدار بووین لێبوردەیەکی زۆر گەورەمان هەبووە بەرامبەرەوەی کە جینۆسایتی کردوین تەنها لە خێزانی من ڕەنگە زیاد لە 7 کەس لە خزم لێرە و لێ لەو گوند و لەو گوند ڕۆیشت بێت بەرەوەی نەماڵەیەکی گەورەین تۆ شەروە ئەوی شەروەش بەڵام کە دیومانن ئێمە بە سۆزەوە سەیریان کردین جا سەیری کە لە هونەری شایەکی زۆر گەورە هەیە لە ناخی مرۆڤە ئەگەر سۆزن نەبێ سەرچاوی داهێنان ناگری دەبێت بەرامبەر بە هەموو بابەتێک تۆ سۆزە هەبێ ئەو سۆزە لە کووردا هەیە لە کەم میلەتی ترا هەیە لەو سۆزەوەی ئێمەکە ئەزانین ڕەچەڵکمان چەند گرنگە گرنگجی پێ بدەین لەبەرەوە هەمیشە ئێمە بە سۆزەوە لەگەڵ یەکتری بجوورین بە سۆزەوە لەگەڵ سروشتا بڕۆین بە سۆزەوە لەگەڵ دراوسێکە و هاوزمانەکە و غەیرەکەمانە بجوورینەوە ئەوە فێری خۆشەویستیمانەکە ئەوە فێری عەتامانەکە فێری نزیکبوونەوەمان لەگەڵ شارستانیەتەکە ئەوەندەی کە منە چمە لە حەولێر دەژیم ئێستا ئەوەنەیە کە چمە عینکاوە ناچمە تەیراوە شارەزام لە دەمێکەوە چوو بەس عینکاوە تازە ئاشنا بێتمێ دۆستەکانم لە قوتابخانە لێگە پێکەوە بووین ئێستا برادەر من لە عینکاوە دەژین دوان لەوانە لە عینکاوان لە زەمەنی زانکۆوە منە و پەیوەندیم لەگەڵیان ماوە ئێستاش دەتوانم زۆر ئیستفادەیان لێ بکەم و بە هاوزمان من ئەگەر هاو ئاینیشم نەبن هاوزمان من هاوسۆزی نیشتیمانی من کابوو کۆمەڵێشت تێ کۆمانەکاتەوە پەیوەندی نییە بۆەوە ئەمە چییە ئەو چی نییە ئەوە کۆمانەکاتەوە کە هاوسۆز لەگەڵ نیشتیمان ئینتیما بۆ نیشتیمان ئینتیما بۆ ڕەچەڵکمان ئینتیما بۆ هەموو ئەو داهێنانەی کە ئەو ڕۆ یارمەتی ئەوماندا ئێمە هوشیاربەندیەکمان هەبێ بەرامبەر بە خۆمان و بەرامبەر بە ئایندەی نەوەیەکی تریشمان مامۆستاگیان گفتوگۆکە گەرمە دەست خۆش بێ بەش یەکەمی بەرنامەکەمان کۆتایی پێ هات و لە بەشی دۆمە لە خزمەتی جەنابتان بین و دڵنیام کاکاوەش لەسەر هەمانتەوە قسەی هەیە و بۆچوونی هەیە ئازان بەم جۆرە بەشی یەکەمی بەرنامەکەمان کۆتایی هات بڕگەی دۆمیان بەشی دۆمی بەرنامەکە گفتوگۆکەمان درێژەیە بێت و بەدیدارتان شاد دەبینەوە.